پرسیاری 23 چۆن وەڵامی ئەو کەسانە بدەینەوە کە دەڵێن ئەو پارەی بۆ عمرە سەرفی دەکەی بیدە بە فەقیریان بۆ حەجیش وا ئەڵێن مەی بە بۆ سعودیە. پێیان بڵێ بڕۆن پارەی یەک بیرن نەوتی دزرا و بێننەوە بەشی هەموو کوردەکە ئەگەر مەبەستەکەتان لەوەی دوای ئەمە حەجە من ڕوکنێکی دینەکەیە، ئەمە عمرەیە کابرا ڕۆ بۆ زیارەتی ماڵی خوا. ئەمە چەند سەرفەکە؟ مەسئولێک شەوێک 5,000 دۆلاری دۆڕاندووە. شۆپینگی یەک ژنە مەسئول شۆپینگ جاوانە زۆریان پێخۆشە کە وشەی ئەجنەبیان بۆ بەکاردێنی شۆپینگ یعنی هاتۆ بۆ بازار. ژنە مەسئولێک کە لە لەندەن لە کوردستانەوە هاتووە جاهایانە بە تیاری خاصیش دێ شۆپینگی کردووە لە لەندەن، هەر ئەو پارەی شۆپینگە گیانە بەشی هەموو فەقیر و هەژاری کوردەکە کە دادە سەرفی کردوەوە. خی گەورە بیکە بە سەرەتانی خوێن ئینشاءڵڵە بۆی لەویشوی مێردەکەشی و کەس و کاریشی هەمووانەی کە ئەو پارە حرامە بە قورجانە ڕۆیشتووە. پارەی حەج بۆ چەنی تێچێت؟ پارەی یەک ساڵی مەسئولێ یەک کەس هەر یەک کەس ئەکاتە هەموو ئەو پارەی کە حەجاج و عمرەوانانەیدەن کە ئەچن بۆ حەج پێی هی یەک مەسئول بڕۆ پارەی لەوان وەرگرە لە تاغوتانی کوردایەتی